ئەگەر سەرنجێکی واقعی لەباری مێژووی و سیاسی و بدەینە گۆڕانکاریەکانی سەدەی 19ەم و لەسەر هەڵدان و بەرپابوونی چەند شۆڕش و ڕاپەڕین بکۆڵینەوە ئەم ڕاستیانەمان بۆ دەردەکەوێت. 1. زۆربەی شۆڕشەکان لە دەرەنجامی کاردانەوەی سەرۆکۆز یان زانایانی ئاینی کوردی بووە لە دژی دەوڵەتانی ئێرانی و عوسمانی، ئەوەش دوای ئەوەی مافێکی تایبەتی و شەخسیان زەوت کراوە نەوەک بەهۆی پێشێلکردنی مافی تەواوی نەتەوەی کورد بوو بێت. 2. باڵادەستی ڕژیمی هۆزایەتی لە سەرجەم شۆڕش و ڕاپەڕینەکاندا. 3. لەم قۆناغەشدا هەستی ئاینی بەسەر هەستی کوردایەتیدا زاڵ بووە. 4. ڕاپەڕین و شۆڕشەکان ناوچەی بوون نەوەک سەرتاسەری. 5. هەردوو دەوڵەتی فارسی و عوسمانی ئەگەر لە سەرجەم مەسەلەکاندا دوژمنی یەک بووبن ئەوە لە بەگشتدا چوونی کوردەکاندا یەک هەڵوێست و پشتیوانی یەک بوون. 6. کێشەی کورد لە شۆڕشەکاندا لە سنووری هەردوو دەوڵەت دەرچوو و دەوڵەتانی وەک رووسیا و بریتانیا ڕۆڵی بەرچاویان لە دامرکاندنەوەیان بینیوە چونکە ئەوان لە بەرژەوەندیەکانی خۆیانەوە سەیری شۆڕشەکانیان کردووە. 7. خیانەتی ناوخۆ هەوکاری شکستی زۆربەی شۆڕشەکان بوون. 8. زۆربەی شۆڕشەکان بۆ بەگەشتدا چوونی دەسەڵاتدارانی تورک و فارس لەسەر خاکی کوردستان بووە، بەمەش کوردستان وەک خاک قوربانی سەرجەم کێشە هەرێمیەکان و شۆڕشەکان بووە. 9. شۆڕشگەرانی کورد لە سیستمی بەڕێوەبردنی شۆڕشەکاندا کەم ئەزموون بوون. 10. سادە و ساکاری سەرکردەی زۆربەی شۆڕشەکان و باوەڕکردن بە چوونیان بۆ ئیستانبول و بە دیلگیرانیان دواتر بە کوشتن یان دوورخستنەوە کۆتایی بە شۆڕشەکەیان هێنراوە. بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤ ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی زنجیرە ئەڵقەکانی مێژووی کورد وێڕای هاوکارانم هاتوونەتەوە خزمەتان. ئەگەر ناوەڕاستی سەدەی 19ەم کۆتایی دەسەڵاتی میرنشینە کوردیەکان بوو بێت، ئەوە سەرەتایەک بوو بۆ هەڵگرستانی چەندین ڕاپەڕین و شۆڕش بەڕووی دەوڵەتانی داگیرکەری کوردستاندا. لە گرنگترین ئەو هۆکارانەی یارمەتیدەری سەرهەڵدانی ئەو ڕاپەڕین و شۆڕشانە بوون، دەتوانین ئاماژە بە چەندین خاڵ بکەین. 1. پەیڕەوی سیاسەتی یا ئەتوانین بڵێن پەیڕەوی خراپی سیاسەتی هەردوو دەوڵەتی سەفەوی و عوسمانی لە ناوچەکانی کوردستان. 2. زیادکردنی باجەکان لەسەر کۆمەڵانی خەڵک بە ڕادەیەک کە زیاتر لە توانای خۆیان بوو. 3. تێکەڵبوونی بازاڕەکانی کوردستان بە بازاڕەکانی جیهان کە بەهۆیەوە نەتەوەی کورد لە گۆڕانکاریەکانی جیهان ئاگادار کرا. 4. هاندانی ئوروپاییەکان بۆ سەرۆکهۆز و ناودارانی کورد تا دەست بدەنە ڕاپەڕین و شۆڕش بە مەبەستی لاوازکردنی دەوڵەتانی عوسمانی و فارسی. 5. کۆمەڵی کوردەواری مافی خۆیان بوو بۆ دەستەبەرکردنی مافە ڕەواکانیان دەست بدەنە شۆڕش و ڕاپەڕین. لە دەرەنجامی ئەو کۆمەڵە هۆکارە لە چەند ناوچەیەکی کوردستاندا شۆڕش و ڕاپەڕین بەرپا بوو کە گرنگترینیان ئەمانە بوون. 1. هەوڵەکەی عەبدوڕەحمان پاشای بابان. 2. شۆڕشی میر محەممەد میری سۆران. 3. شۆڕشی میر بەدرخان. 4. شۆڕشی یەزدان شێر. 5. شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەهری. ئەمانە کۆمەڵێک لەو شۆڕشانە بوون کە لە کوردستاندا لەو سەردەمە سەری هەڵدا. ئەگەر بمانەوێت لەسەر ئەم شۆڕشانە قسە بکەین دەبێت تاک بە تاک لەسەر هەر کام لەمانە لێکۆڵینەوەیەکی زانستی بکەین، بەڵام ئەوەی بە کورتی لەسەر هەر کام لەم شۆڕشانە من لێرەدا ئەتوانم ئاماژەی پێ بدەم ئەوەیەکە. هەوڵەکەی عەبدوڕەحمان پاشای بابان لە ساڵی 1806 زاینی لەلایەن عەبدوڕەحمان پاشای بابان لە ناوچەی سلێمانی کاری بۆ کرا. سەرەتا پاشای بابان سنووری دەسەڵاتی بەرەو ناوچەکانی حەریر و باتاس فراوان کرد. دواتر شاری کۆیەیشی گرت. ئەوەش دوای ئەوەی فەرمانڕەوای ئەو شارە کە ناوی محەممەد خالد پاشا و کاربەدەستێکی تورکی دەوڵەتی عوسمانی بوو کوشت. بەم کارەش بانگەشەی هەڵگەڕانەوەی لە دەوڵەتی عوسمانی ڕاگەیاند. لە بەرامبەردا والی بەغداد ئەم کارەی بە سوکایەتی بۆ خۆی و دەوڵەتی عوسمانی زانی، بۆیە لە بەرامبەردا لە ساڵی 1808 زاینی سوپایەکی بەهێزی بۆ پەرپەرشدانەوەی هێرشەکەی میری بابان ئامادە کرد. لە ئەنجامدا لە شەڕێکی سەخت بابانیەکانی شکاند و عەبدوڕەحمان پاشای ناچار کرد بەرە وڵاتی ئێران ڕابکات، بەمەش هەوڵەکەی شکستی خوارد. شۆڕشی میر محەممەد میری سۆران کە یەکێکی دیکە لە شۆڕشەکانی کوردستان بوو لەسەر دەستی میر محەممەد هەڵگرسا کە دوای باوکی واتە مستەفا بەگ لە ساڵی 1812 زاینی گەشتە پایی دەسەڵات. ئەوەش دوای ئەوەی لە کودتایەکدا
باوکی لابرد و خۆی وەکو فەرمانڕەوای میری سۆران ناساند. ئەم کەسایەتیە یەکێک بوو لە بەتواناترین میرەکانی ئەم میرنشینە و سەردەمەکەی. شۆڕشی میر بەدرخانیش بە یەکێک لە گرنگترین شۆڕشەکانی کورد لە سەدەی 19دا دەژمێردرێت کە لەلایەن میری بۆتان واتە میر بەدرخان کوڕی عەبداڵبەگ و لە ساڵی 1821 زاینی هەڵگرسا. ئەم میرە یەکەمین کەس بوو لەو سەردەمەدا هەستی نەتەوایەتی کوردی بەرز کردەوە و شۆڕشەکەی لە خزمەتی بزوتنەوەی کوردایەتیدا بوو. سەبارەت بە شۆڕشی یەزدانشێر ئەگەرچی یەزدانشێر ساڵی 1847 زاینی خیانەتێکی گەورەی لە میری بۆتان و بزوتنەوەی کوردایەتی کرد، بەڵام ساڵی 1855 زاینی بە سەرکردایەتیکردنی شۆڕشێک ویستی ڕابردووی خۆی ڕاست بکاتەوە. ئەوەش دوای ئەو خیانەتەی لەگەڵ مامی خۆی واتە میر بەدرخان کردی. لە بەرامبەر ئەو خیانەتەشدا سەرەتا سوڵتانی عوسمانی وەک فەرمانڕەوای جەزیرە ناساندی، دواتر لەو پۆستە لابرا و لە ساڵی 1849 زاینی کردی بە فەرمانڕەوای هەکاری. دواتر بە توانا و لێهاتووی خۆی کەوتە فراوانکردنی سنووری دەسەڵاتی و دژایەتیکردنی دەوڵەتی عوسمانی. سەرنجام سوڵتانی عوسمانی ساڵی 1850 زاینی لە دەسەڵاتداریەتی هەکاریش لای برد. ئەمەش وای لە یەزدانشێر کرد لە ساڵی 1855 زاینی سوود لە شکستی عوسمانیەکان لە جەنگی قەرم لە دژی ڕووسەکان وەربگرێت. ئەوە بوو سەرەتا لە شاری بەدلیسەوە دەستی دایە ڕاپەڕین و بە 2000 سوارەوە بەدلیسی گرت و فەرمانڕەوا تورکەکەی دەرکرد. پاشان بەرەو شاری مووسڵ هێرشی برد و گرتی. دەستیشی بەسەر سەرجەم چەک و جبەخانەی شارەکەدا گرت. لە ئاکامدا و دوای چەندین چالاکی یەزدانشێر دەستگیر کرا و کوژرا، بەمە شۆڕشەکەی لە بێسەرکردەییدا دامرکایەوە. دوایەمین شۆڕشی نەتەوەی کورد لە سەدەی 19میشدا شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەهری کوڕی شێخ تەهای نەهری بوو. ئەم کەسایەتیەش یەکێک بوو لە ڕێبەرە ئاینیە گەورەکانی کورد و ڕابەری سۆفیگەری نەقشبەندی بوو لە ناوچەی شەمزینانی کوردستان. بۆ زیاتر تاوتوێکردنی ئەم باسە دەچمەوە لای مامۆستا کامران منتک و لە کۆتایی بەرنامەکە دێمە وڵاتان. ئێمە باسمان کرد باسی ئەومان کرد کە دوای ڕوخانی دوای تێکشکاندن و سەرکوتکردن ڕاپەڕینەکەی شێخ عوبەیدوڵڵای نەهری دەوڵەتی عوسمانی هەوڵیدا هێزەکان بۆ خۆی کۆبکاتەوە. لە ئەستەمبۆڵ مەکتەبەشی کردەوە پێدا گوترا عاشیرەت مەکتەبی، عاشیرەت مەکتەبلەری. سەرۆک هۆزەکانی دەبردە ئەو مەکتەبانە بخوێنن. لەلایەک ئەوانە وەکو بارمتە بوون بۆ ئەوەی سەرۆک عاشیرەتەکان لەبەرەوەی کوڕیان لە بەردەستی دەسەڵاتی عوسمانیە نەتوانن هێز بکەن. لەلایەشکە بۆ کوردیش کەتە ناو ڕۆشنبیری، یعنی ڕۆشنبیری کوردیش دەردەکەوت، بەڵام ڕۆشنبیری کوردی لەو قۆناغەدا بە شێشی زۆریان لە ژێر کاریگەری ڕاستە فکری ناسیۆنالیستیان وەرگرتبوو، بەڵام لە ژێر کاریگەری عوسمانچێتیەکە لە ناو ڕێکخراوە تورکیەکان ڕاکاریان دەکرد. بۆ نمونە ئیتحاد و تەرەقی کە دامەزرا دوو کەسی کورد بوون، عەبدوڵڵا زەودەت، محەممەد ئیسحاق سکوتی، دوو کەسی کورد بوون. لەو خۆناغەدا دیارە یەشێک لە بەرهەمەکانی وەکو باسم کرد مۆدێرنیتە هاتنی ڕۆژنامە بوو. ینی کۆمپانیاکان سەرەتا هەوڵیان دەداکەوە کێشەکانی خۆیان لە ڕێی ڕۆژنامەکانەوە وانیان لە ڕێی ئەو بێڵێکە لە ئەوەکانیاندا بەرزکەنەوە کە هاتە کوردستانیش مەسەلەن عەرەب ڕۆژنامەی خۆی هەبوو، ڕۆژنامەی زەورای دەردەکرد، تورکەکان ڕۆژنامەی خۆیان هەبوو. کوردیش بیری لەوە کردو کە ئەوانش ڕۆژنامەیەکی خۆیان هەبێت. لەبەر ئەوە لە 22 نیسانی 1998 یەکەمین ڕۆژنامەی کوردی دەرچوو کە ڕۆژنامەی کوردستانە. زۆر باسی ڕۆژنامەی کوردستان دەکرێت و زۆریشی لەسەر نووسراوە. بەڵام ئەگەر بێت و ئێمە خوێندنەوەیەکی واقعیانە بۆ ڕۆژنامەی کوردستان بکەین دەبێت لەسەر دوو ئاست کاری لەسەر بکەین. ئاستی یەکەمیان ئەوەیە کە ڕۆژنامەی کوردستان بە ژمارەیەکی کەم دەردەچوو، وانێت لەبەری توانای دەرچوونی چەند هەزارێک دەردەچوو. ئەوەندە کە دەردەچوو لە قاهرە دەردەچوو ئەو ژمارە کەمە کە بڵاو دەبووە واتە توانای بڵاوبوونەوەی زۆر کەم بوو. وانەیە توانای بڵاوبوونەوەی زۆر کەم بوو. ئەوە لەلایەنشی تکە کۆمەلگەی کوردی ژمارەی خوێندەوار زۆر کەم بوو. یعنی ژمارەی ڕۆژنامەکە کەم بوو بەنسبەت کوردستانی گەورە و وەنیە بەنسبەت دەیان ملیۆن خەڵک و هەروەها بەنسبەت کوردەواریش
خوێندن کە لە حوزرەکان بوو ژمارەی خوێندەوار یەکجار کەم بوو لەبەر ئەوە من پێم وایە باسکردن ڕۆژنامەی کوردستانی کە باز دەکرێت زۆر لە قەبارەی خۆی گەورەتر دەکرێت ئەوەی گرنگە لە ڕۆژنامەی کوردستانی نوێ هەتا لە ڕووی ناوەڕۆکیشەوە من پێم وایە لە ڕووی ناوەڕۆکەوە ڕەنگە پەیامێکی زۆر نوێ پێ نەبوو بێ بەڵام ئەوەی گرنگ بوو لە ڕۆژنامەی کوردستان ئەوە بوو کەەوە یەکەم هەنگاو بوو یعنی تەمەشا دەکەیت دوای ئەوە لە خەباتی ڕزگاری خوازی کوردی ڕۆژنامەگەری دەبێتە بەشێک یعنی یەکەم هەنگاو گرنگی و تایبەتمەندێکی یەکجار بەرزی خۆی هەیە ئەوەیە پێگەی کوردستان و ڕۆژنامەی کوردستان بەڵام وەکو باسم کرد بەهۆی دۆخی کۆمەلگەی کوردی بەهۆی بڵاوبوونەوەی نەخوێندەواری بەهۆی دواکەوتنی هۆکارەکانی گواستنەوە بەهۆی ڕێگە نەدان و قەدەغەبوون ئەوانە وا دەکرد کە کوردستانی بەو شێوەیە نەبێت کە خەڵک باسی دەکاتن دوای کوردستانی نوێژ بزاوی ڕۆشنبیری کوردی خەریک بوو گەشەی دەکرد وانە مەسەن لە 1970 دائرەتی مەعارف دانرا ڕۆژنامەی کوردی دەردەکرد بەڵام ئەوانە لە کتێبەکان دەخوێندێتەوە باز دەکرێت بەڵام بە پراکتیزەکردنی لەسەر دۆخی کوردستان و لەسەر گەورەی کوردستان و لەسەر واقعەکەی تەمەشا دەکەی ئەو ڕۆڵینە کە باس کرایە لەبەر ئەوەشە تەمەشا دەکەی دوای بە دەیان ساڵ دوای ئەو وەنیە مەسەنەوە تقریبا نزیکە 100 دوای ئەوە تاوەکو ئێستا تازە خەریکە ڕۆژنامەی کوردی دەکەوتە سەرپی و تازە خەریکە وانە بۆیە من پێم وایە گەورەکردنیشی دەکەوتە ژێر ئەو ڕەوگە فکری کە دەیوێت شتەکان گەورە بکە ئەژنە ڕۆژنامەیەک بەسەر لاپەڕەیەک دەرچووە بەرامبەر فابریکەیەکی تورکی و بەرامبەر فابریکەیەکی ئێرانی بۆ دروستکردنی ڕۆژنامە و بۆ پێش خستنی بوارەکانی گەیاندن بەراورد ناکرێت بە بەلەتێکی هەژاری ژێردەستە کە ڕۆژنامەیەکی چەند ڕۆژنبیری کۆبوون و ڕۆژنامەیەکیان دەرکردووە بەڵام لەبەرەوەی هەر ئەوە بووە هەوڵمادایە لەسەری بنووسین و لە دۆخی خۆی گەورەتر بکەین ئەجینا بزاوی ڕۆشنبیری لە ناو کورد هەتا وەکو ئێستاش وەکو پێویست نییە یعنی لە قۆناغی ئێستاژدا ئێمە نەمانتوانیە کۆمەلگەی کوردی نەیتوانیە ڕۆشنبیری ڕاستەقینە بەرهەم بێنێ لەبەرەوەی تا وەکو ئێستا وەکو باسم کرد ئێمە نەمانتوانیە شتێکی پەیامێکی خۆمان هەبێ ئایدۆلۆژیەکی خۆمان هەبێ ئێمە لەسەر تیاری چەپ ڕۆیشتنەوە مارکسەوە نیە لەسەر تیاری ئیسلامی ڕۆیشتنەوە ئیسلام دەزانین لەکوێ هاتیە لەسەر تیاری لیبرال دەڕۆین دەزانین لەکوێ هاتی ئێمە شتێکمان نییە بەناوی کوردی زۆربەی ڕۆژهەڵاتەکان زۆربەی نەتەوەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەو شێوەنە لەبەر ئەوەی ئەمە پێ دەڵێن شۆڕشی ڕۆشنبیری لە کوردستان و یا هەڵسانەوە بوژانەوەی ڕۆشنبیری لە کوردستان من پێم وایە ڕوانگەیەکی ئینتیقائیە یعنی چەند شتێک هەڵبژێردرایە دراسی لەسەکرایە بەڵام بە گشتگیرتر من پێم وایە تاوەکو ئێستا ئەو شۆڕشە ڕۆشنبیریە لە کوردستان نەکرا لەبەرەوە ڕۆژنامەی کوردستان وەکو باسم کرد بایەخەکەی زیاتر لەوەیەکە یەکەم هەنگاوندرا یعنی بیریان لەوە کردەوە کە دەبێت هەنگاوێک بنێن ئەژیناگە سەروتارەکانی ڕۆژنامەی کوردستان بخوێنەوە بەشێکی زۆری کە گلەی و گازاندەیە لە بۆ سوڵتان عەبدولحەمیدی بەرز دەکاتەوە باز دەکرێت تەمانەوانیش ڕەنگبی وەکو هەر عوسمان سێتێک بیر لەوە دەکەنەوە یعنی سیاسەتمەدار ڕۆشنبیرەکانی کوردی من لە ژێر کاریگەری عوسمانیزم دەرنەچوو بوون تەسەوەر کە مەسەلەن شەریف پاشا جەنەرال شەریف پاشا کە یەکێک بۆ لە دیپلۆماسیەکانی کورد لە کۆنگرەی پاریس بەشداری کردو ئێمە زۆرمان لەسەر نووسیوە کەسی لە دۆکیومنتێک دەڵێ ئەگەر سوڵتان عەبدولحەمید یەک نامەم بۆ بنێری هەموو شتێکی بۆ دەکەم کە ئەگە سوڵتانی عوسمانی ببوو لە محەممەد ڕەشا یەک نامەم بۆ بنێری من هەموو شتێکی بۆ دەکەم خۆی بە خزمەتکاری ئەو دەزانێ لەبەر گەشە سندنێکی ناتەندروست یاخود زۆر گەشە سندنی ناسیۆنالیزمی کوردی تا لەو قۆناغی ئەو کاتی کورد لە ژێر هەژمونی عوسمانیزم ڕزگارنەوە بوو لەبەرەوە ڕۆشنبیرەکەشی بەو شێوەیە نەبوو کە ڕۆشنبیرێکی کوردی بێ بۆیە تاکوتەرە ڕۆژنامە چەند بە پەنجەی دەست کە دەژمێرێوانە ئەو کاریگەری نەبوو کە وەکو باز دەکرێت ئەگەر بە وردی سەرنجێک لە مێژووی کوردستان لە سەدەکانی 18ەم بۆ 19ەمی زاینی بدەین و ئاوڕێک لە ژیانی کۆمەڵی کوردەواری بدەینەوە ئەوەمان بۆ ڕوون دەبێتەوە کە لە پاڵ داگیرکاری عوسمانیەکان لە ناوچەکانی کوردستان و داگیرکاری ئێرانیەکان لە بەشێکی کوردستان و ڕووسیای قەیسەری لە بەشێکی تر
چەندها هێزی بێگانەی تر بەرچاو کەوتن کە کاریگەریەکیان لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست کردووە. لەسەر و هەمووشیانەوە بریتانیا و ئاڵمان و فەرەنسە بوون، بە تایبەتیش لە کۆتایی سەدەی 18 و سەرەتای سەدەی 19 تا دەگاتە سەدەی 20. دەرکەوتنی ئەو زلهێزانە لە کوردستان بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە کە شەمەکی دەوڵەتە پیشەسازیەکانی ئەو سەردەمەی ئوروپا گەیەندایە بازاڕەکانی کوردستان. بەمەش جۆراوجۆری شمەک لە چۆنێتی و نرخی دەنگێکی گەورەی لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان دایەوە. دیارە هەر یەک لەو دەوڵەتانە دەیانویست لە ڕێگەی سەرفکردنی کاڵاکانیان سەرنجی خەڵکانی ناوچەکە بۆ شارەزایی و دەستڕەنگینی وڵاتەکەیان ڕابکێشن. لەم سەردەمەشدا کاڵاکانی ئینگلیز بە باشترین و چاکترین شمەک دەژمێردرا. ئەم کاردانەوەیەش بۆ بریتانیا شتێکی کەم نەبوو کە خەڵکی ناوچەکە داوای شمەکەکانیان بکەن. کوردستانیش بۆ پێی لە ڕووی کەرەستەی خاو و بازار و ئیستراتیژی شوێنەکەی ناوچەیەکی دەوڵەمەندی دابەشکراو بوو، وای کرد دەوڵەتە گەورەکان هەموو توانای خۆیان بۆ شوێن پێکردنەوەیان لەم ناوچەیە بخەنە گەڕ تا بازاڕەکانی خۆیان ببەستن بە بازاڕەکانی جیهانەوە. بۆیە دامەزراندنی کۆمپانیای هێندی بریتانیایی لە ویلایەتی بەسرە لە سەدەی 17دا سەرەتایەک بوو تا لە نزیکەوە سەرپەرشتی و ئاگاداری بازاڕەکانی ناوچەکە و کوردستان بێت. دوا بەدوای ئەو کارەش بریتانیا کەسایەتیە سیاسیەکانی ناردە ناوچەکە تا لە کۆکردنەوەی زانیاری لەسەر ناوچەکە و باری ژیان و گوزەران و بوارەکانی تری ژیان هاوکاری سیاسەتی بریتانیا بکەن. لەوانەش ڕیچ و بارەندەر و برنت و جۆنز و هەتا دوایی. بەو پێیەش کە ڕژیمی هۆزایەتی و دەرەبەگایەتی ئەو کات باڵی بەسەر کوردستاندا کێشا بوو، کاری بێگانەکانی ئاسانتر کردبوو، چونکە ئەو سەرک هۆز و دەرەبەگانە هەرزوو پێشوازیان لەو کەسایەتیە بێگانە و کاڵاکانی ئینگلیسی و ڕووسی و ئاڵمانی کرد. لەو سەردەمەشدا ئەو کاڵایانە لای کۆمەڵانی خەڵک سەرنجڕاکێش بوون، چونکە لەلایەک کۆمەڵی کوردەواری کۆمەڵگایەکی دواکەوتوو بوون و لەلایەکی تریشەوە ئەو کاڵایانە بۆ شایەکی گەورەی پێداویستی کوردستانی پڕ کردبووەوە. ئەمە سەرەڕای ئەوەی بەرژەوەندی ئەو سەرک هۆز و دەرەبەگانە لەگەڵ بەرژەوەندی ئەو دەوڵەتانە یەکانگیر بوو. ئەمەش وای کرد کوردستان ببەسترێت بە بازاڕەکانی جیهانەوە. لەم بوارەشدا ڕێگا بازرگانیەکان لە تەورێز، ورمێ، سنە، سلێمانی، کەرکووک، بەغدا یان تەورێز، ورمێ، سلێمانی، کەرکووک، مووسڵ یان سلێمانی، هەولێر، مووسڵ، حەلەب یان سلێمانی و هەولێر و ئامەد یان کرماشان، سلێمانی، مووسڵ و کرماشان و بەغدا و مووسڵ بڕەوی پەیدا کرد. ئەمەش کاردانەوەی باشی لە گەشەکردنی ئابووری کوردستان و ناوچەکە بۆ قۆناغێکی لە پێشتر دروست کرد. ئەمە و سەرەڕای ئەوەی کاری دەوڵەتە بێگانە و داگیرکەرەکانی لە کوردستان ئاسان کردبوو، خراپی باری نائاسایی کوردستان و بەردەوام ڕاپەڕین و شۆڕش بوو کە ئەم نائاسایی و بێدەسەڵاتی یاساییە هۆکاری نەپرسینەوە بوو لەوەی لە کوردستان چی ڕوودەدات. هەر بۆیە داگیرکەران بەردەوام هانی سەرۆک هۆز و دەرەبەگیان دەدا بچن بە گژ یەکدا. لەم بوارەشدا مێژووی میرنشینە کوردیەکان و ڕاپەڕین و شۆڕشەکان بەڵگەی زیندوی ڕاستیە مێژوویەکانمانن. خۆی دیارە ململانیەکان لە نیوەی دووەم با بڵێن لە سەرەتاکانی سەدەی 19 ڕاهاتە کوردستان، مەسەڵ ڕووسەکان، فەڕەنسیەکان، بەریتانیەکان، بەڵام لە کۆتاییەکانی سەدەی 19 ئەڵمانەکانیش هاتن. لەبەرەوەی دەوڵەتی عوسمانی لاواز بوو، پێویستی بە دابەشبوونەوە هەبوو. وانێ وەکو باسم کرد ئەو دابەشبوونەی سەردەمی ئیمپراتۆریەکانیش سەردەمێک بوو، ئی سەردەمی دەرەبەگایەتی بوو، یعنی ئی سەردەمی قۆناغێکی گەشەسەرنی کۆمەڵایەتی بوو کە خەریک بوو بەسەر دەچ. لەبەر ئەوە ئیمپراتۆریە لەسەر بنەمای نەتەوەی خەریک بوو دروست دەبوون، وەنی ئەڵمانەکان لەسەر بنەمایەکی نەتەوەی ناسیۆنالیزمی ئەڵمانی خەریک بوو دەوڵەت دروست دەکەن. هەروەها ئیتالیەکانیش یەشێتی ئەوانە لەسەر بنەمای ناسیۆنالیزمی دروست بوو. لەبەر ئەوە تەماشا دەکەین پێش جەنگ ئەوانە هەوڵیان دەدا کە بەرژەوەندەکانی خۆیان ڕێک بخەن. تۆ ئەگەر تەماشای لە 1970 بکەی هەتا 1940 شەڕێکی دیبلۆماسی زۆر گەورە لە ئارادایە. کوردستان دەبتە جەرگەی شەڕ دیبلۆماسیەکە لە ڕێگەی هەڕی ئاسنی بەغدا بەرلین. یعنی ئەگەر تەماشا بکەی کوردستان دەبێتە جەرگەی ململانەیەکە لەسەر پرۆژەی هێڵی ئاسنی بەرلین بەغدا کە لە 1890 دەست پێ دەکاتن. تۆ تەماشا کە ئەڵمانەکان وەکو باسم کرد کە دێنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیانەوێت لە دەوڵەتی عوسمانی شوێن پێیەک بکەنەوە. سوڵتان عەبدولحەمیدیش لە ژێر فشاری ڕووس و بەریتانیەکان
دەویست هێزێکی تکە بێنێ پێ دەڵێن سیاسەتی هێزی سێەم بۆ ئەوەی هێزێکی تر بێنێ هاوسنجی پێ بکە لەگەڵ هێزەکان یارمەتی ئەڵمانەکانی دەدا دەستی دەگرتن بۆ ئەوی بێنە ناو دەوڵەتی عوسمانی ئەوان چۆن دێن لە ڕێگەی پرۆژەیەک داهاتن کە پێ دەڵێن پرۆژەی ئاسنی هێڵی بەغدا بەرلین ئەو پرۆژەیە زۆربەی بەسەر خاچی کوردستان داهات خەتێک لە سیواز دێ خەتێشکە لە دیار بەکردێ دێتە مۆستێ دەستە کەرکوو دەستە خانەقین دەستە کرماشا یعنی هەموو ڕۆژ ینی تاران دەیانەیە بە ئەنقەرەش بەستنەوە ئەو پرۆژەیە دەبێ لە جیاوکە کە لە ئیمتیازەکەەوە هاتبوو کە 20 کیلۆمەتر لەو لای هێڵەکان لە هەردوو لای هێڵەکە مافی ئەویان هەبێ کۆمپانیاکە لە نەوت بگەڕێ لە هەر کانزایشتکە بگەڕێ یعنی ئەڵمانەکان دەیانتوانی لە ڕێگەی پرۆژەی هێڵی بەغدا بەرلین کۆنتترۆلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن بەریتانیەکان چیان دەکرد ئەوان دەیانزانی ئەڵمانەکان ئەویان دەوێت ئەوان دەیانویست لە ڕێگەی چەند ڕێکەوتن نامەکەوە ئابلوقی ئەو هەوڵانەی ئەڵمانیا بدەن تۆ تەماشاکە لە 1999 لەگەڵ میری کوێت ڕێکەوتنامەیەکیان بەستە میری کوێت بەشێک بوو لە ئیمپراتۆریای عوسمانی وانێ بووە هەراش ئەوە نامەی دکتۆرای لەسەر نووسرایەوە بەشێکە لە دەوڵەتی عوسمانی میرنشینێکی بچووک دەچی ڕێکەوتنامەیەک لەگەڵ بەریتانیەکان دەبەستێت کە بەجێری ئەو ڕێکەوتنامەیە نابێ هیچ بەشێک لە زەویەکانی خۆی لەبەروی کوێ دەسە دەریایە وانە کۆتایی وشکانی عراقا یان کۆتایی وشکانی ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەو ناوچەیە بەرامبەریشی کەنارەکانی ئێران ناوێ بداتە هیچ کەس نە بفرۆشێ نە بەکرێبدا بەبێ پرس بە بەریتانەکان لەوێڕا یەکەم بزماری چەقاند بۆ ئەوەی بتوانێت چواردەوری ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک بازنە بکاتن ئابلوقەی چالاشەکانی ئەڵمانیا بدا دواتر لە 1940 ڕێکەوتنامەی وردی پێدەڵێن ڕێکەوتنامەی دۆستانە لەگەڵ فەڕەنسیەکان دەبەستێ منتیقەی ئەو لای سووریا ئەو لای دەگرێتەوە لە 1970 لەگەڵ رووسیا ڕێکەوتنامەیەک دەبەسترێ لە سنوورەکانی رووسیا بگرێت تا دەگاتەوە منتیقەی ئێران ئەوە دەکەوتە تەنها ناوچەیەکی بێلایەنە ناوەندێ دەمێنێتەوە بەو شێوەیە لە ڕێگەی بەستنی چەند ڕێکەوتنامەیەک ئابلوقەی چالاکی ئەڵمانەکانەدا ئەوە وا دەکاتن کە هێڵی ئاسنی بەغدا بەرلین بە تارمایی زەنجی جیهانی یەکەم ناوزەند بکرێ ئەوەشە کە زەنگ ڕوو دەدا ئەو ناوچەیە پێویستی بە دابەشکردنەوە دەبێتن زەنجی جیهانی یەکەم قۆناغی ڕووخانی ئیمپراتۆریەکانە ئیمپراتۆریای عوسمانی دەڕوخێ وانە ئیمپراتۆریای قاجاری دەڕوخێ یعنی ئەو گەشە سندنی مۆدرنیتە ئەو گەشە سندنی ناسیۆنالیزمی کە هات دابەشکردنی قۆناغی مۆدرنیتە دەبێ دابەشکردنێک بێ لەسەر بنەمای دەوڵەت نەتەوە بنەمای دەوڵەت نەتەوە ئەگەر بێت و لەسەر بنەمای جوغزێکی جوگرافی زۆر گەورەش بێتنەوە ئیمپراتۆریا دروست دەبێتەوە دەبێت دەوڵەتەکان بچووکتر بن لەبەر ئەوەی لەو دابەشکردنە کۆمەڵێک دەوڵەتیان دامەزران لەسەر بنەمای نەتەوەیی لەو لای یارمەتی ڕەزا خانیاندا کە بێتە ڕەزا شا ئێرانێکی نوێ دروستکە لەسەر بنەمای ناسیۆنالیستی لەو لای عێراق کەمال ئاتاتورکیان هێنا لەو لای مەلیک فەیسەڵیان هێنا وانە یعنی شێخێکیان هێنا لە حیجاز هێنایان کردیانە مەلی پاشای عێراق ئەو پاشایان لەسەر بنەمای ناسیۆنالیستی بوو کۆمەڵێک دەوڵەتیان دامەزران دیارە لەو دابەشکردنەی مۆدرنیتە شوێنێک بۆ کورد نەبووە ئەو شوێن بۆ کورد نەبەوە بەشێکی زۆر لەوانەی کە ناڕوونبوونی یا دابەشبوونی چارن کوردستان دەگەڕێنەوە بۆ هۆی نەوت لەبەر ئەوەی طبعا لە ماوەی زەنجی جیهانی یەکەمدا پیشەسازی نەوت زۆر بە پێشکەت زۆر باز دەکرێت ستالین دەڵێ ئێمە لەسەر دەریایەک خوێن کە نەوتە شەڕمان کردەوە ئەو کەسێک کە لە دوا ڕۆژ شەڕ بباتەوە ئەو جەنگەی لە دوا ڕۆژ ئەو کەسێک کە جەنگ دەباتەوە لە دوا ڕۆژ ئەو کەسێک کە کۆنتترۆلی نەوتی کرد بێ زۆر باسی نەوت کرا لەبەر ئەوەی زۆر لە مێژونووسەکان کە باز لە دابەشکردنی کوردستان دەکەن دەڵێن هۆکاری سەرەکی دابەشبوونی کوردستان نەوتە بەڵام بە بۆ چوونی من نەوت بە تەنها نەبوو لەبەر ئەوەی نەوت ڕاستە گرنگ بوو لە کوردستان بوو بەڵام بۆ نمونە لە ململانەی نێوان تورکیا و بەریتانیەکان لەسەر ویلایەتی مووسڵ بەریتانیەکان لە کۆنگرەی لۆزان طبعا باز دەکرێت بەریتانیەکان باسی ئەوە دەکەن لەو کاتێک کە ئێمە لە ناو کۆنگرەی لۆزان قسە دەکەین کۆمپانیەکانی تورکیا و لە بەریتانیا لەگەڵ کۆمپانیەکانی تورکەکان و لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی بەریتانیا ئیش دەکەن دەیانەوێ امتیازاتی نەفتیان بدەنێ تەنانەت تورکەکان ئامادە بوون گوتیان ئێمە نەوتی کوردستان بۆ خۆتان کوردەکە بۆمە
تێدەگەی چۆنە لەبەر ئەوەی نەوت گرنگ بوو بەڵام نەوت نەبوو هۆی دابەشبوونی کوردستان کاریگەری لەسەر دابەشبوونی کوردستان هەبوو بەڵام بەو شێوەیە تاک ڕەهەندیە نەبوو کە باز دەکرێت بەڵکو ئەهمیەتی جیۆپۆلیتیکی کوردستان ڕێک بێ هۆکارێکی زۆر گرنگ بوو کە بایەخی نەوتی کوردستانی زیاتر کرد بوو چۆن یعنی تۆ تەماشاکە کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکەوە کەوتۆتە چەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو باسمان کرد ئەڵمانەکان لەو چوارچێوەیەدا کاریان دەکرد بۆ ئەوەی دەست بەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگرن ئەو لەو ناوچەیە هەر دەوڵەتێک دروست بێتن هەر هێزێک بەتەنها ئەو ناوچەیە بگرێتە دەست کەواتە دەتوانێت کۆنتڕۆلی هەموو ڕۆژهەڵات بکاتن کەمال ئەتاتورک دەیگو ئەگەر کوردستانم بدەنێ ئەمە دەتوانم هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرم مستەفا کەمال پاشا کە تورکەکان پێ دەڵێن ئەتاتورک لەبەر ئەوە ئەهمیەتی جیۆپۆلیتیکی کوردستان وەکو چەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وای کرد کە بایەخی نەوتەکەشی زیاد بیتن لەبەر لە شوێنێکی استراتیژی نەوتیشی لێبی کە کەرستەیەکی گرنگی گواستنەوەیە گرنگی بەرهەمی پیشەسازیە لەبەرەوە تەماشا دەکەی کوردستان لە سەردەمی مۆدێرنیتا بەهۆی ئەو دوو هۆکاری جیۆپۆلیتیکی هۆکاری نەوتی نەیتوانی پێگەیەک بۆ خۆی بکاتەوە نەکردنەوەی پێگەکە بە تەنها بەس نەبوو بەڵکو ئەو دەوڵەتە ناسیۆنالیستانەی کە دامەزران بەشێکی زۆریان لەسەر بنەمای تێکشکاندنی دەوڵەتی تێکشکاندنی خەونی کورد دامەزرا تورکەکان کە دەوڵەتیان دامەزران یەک پارچەی خاچی خۆیان هەتا وەکو ئێستاش لە تێکشکاندنی بزای ڕزگاری خوازی کورد دەبینەوە لەبەرەوەی بەشێکی کورد بەرەوان کرد ئەوان واتێ دەگەن تورکیا یەک پارچەی دەمێنێتەوە ئەگەر بێت و ئەوان کورد سەرکوتکەن کەواتە سەرکوتکردنی کورد بۆ مەرجێک بۆ مانەوە یەک پارچەی خاچی تورکیا بۆ مەرجێک بۆ مانەوە یەک پارچەی خاچی عێراق لەبەرەوەی ئەگەر بێت و کورد سەرکوت نەکرێ هەمیشە کورد بە هەڕەشەیەک زاندرایە وەکو کارتێک بۆ ئەوەی مەترسی لەسەر یەک پارچەی ئێران وانەیە بە هەمان شێوە لەبەرەوەی کورد نەک دەوڵەتی بۆ دامەزران یاخود بواری دامەزرانی دەوڵەتی نەبوو بەڵکو کرایە هەڕەشەیەکیش لەسەر یەک پارچەی دەوڵەتەکان ئەو دەوڵەتانەی کە هەن هەمیشە بەو مێردە زمەی تێدەگەیشتن کەەوە وڵاتەکەی ئەوان دابەش دەکات ئەمە وای کرد کە تەماشا دەکەیت بە درێژایی 80 ساڵ نوێترین سەکەکان دژی کورد بەکاربێ یعنی تۆ تەماشا کە لە سەردەمی مۆدێرنیتەکە دوای زەنجیش وەرگرن هەر 10 ساڵ جارێک ڕاپەڕینێک بۆ لە هەموو کوردستان وەرگرا هەموو چەکە نوێیەکان دژی کورد بەکار هات لەبەرەوەی کورد یەک پارچەی عێراق تێک دەدا کورد یەک پارچەی تورکیا تێک دەدا کورد یەک پارچەی ئێران تێک دەدا کەواتە بۆ ئەوەی تێک نەدا دەبێ فرس نەتەوەی باڵا دەست بێ دەبێ عەرەب نەتەوەی باڵا دەست بێ دەبێت تورک نەتەوەی باڵا دەست بێ ئەوان هاوڵاتی پرە یەک بن ئەوان سەید بن یعنی خاوەن کۆیلە بن کورد بێتە کۆیلە لەبەرەوەی لە بناوەی سەردەمی مۆدێرنیتە لە پاش زەنجی جیهانی دەمیژڕە بە تایبەتی تەماشا دەکەی کورد وەکو کۆیلە مامەڵەی لەگەڵ کرا ئامانج تواندنەوەی ئەوانە بوو ئەو نەتەوەی کورد بوو لە نێوان ئەو نەتەوانە کە ئەو لایەنە سیاسی کاریگەری لەسەر لایەنە ڕۆشنبیریەکەی کرد کاریگەری لەسەر لایەنە ئابوووریەکەی کرد نەیانویست پیشەسازی زۆر گرنگ لە ناوچە کوردەکان دامەزرێنرێ لەبەرەوەی ناوچە کوردەکان بە دوا کەوتوویمانەوە نەیان هێش کەلتوری کوردستان ئێستا بەڵێ لە باکووری کوردستان تەماشا دەکەین ناوچە کوردەکان دواکەوتووترین ناوچە لە ڕووی پیشەسازی و لە ناوچەکانی تری تورکیا لە شارەکانی تری تورکیا هەروەها لە کوردستانی باشوور لە کوردستانی ڕۆژهەڵاتیش سەرباری ئەوەش هەوڵیاندا بۆ توانەوە و مانەوەی یەک پارچەی ئەو دەوڵەتانە کەلتوری ئەو نەتەوانە بسڕنەوە زمانیان لە ناو بنوانیە مەسەن لە ئێران هەوڵ دەدرێت زمانی کوردی بڕوێنێتەوە زمانی فارسی باڵا دەستکرا لە عێراق زمانی عەرەبی لە تورکیا زمانی تورکی تۆ تەماشا کە لە تورکیا توانیتان سەرکەوتەشی باش بین لێرەش یعنی توانیتیان ڕەجێک لە ئێرانیش توانیتیان ڕەجێکی قوڵی ئەو نەتەوانە یعنی شەڕە کەلتوریەکە وای کردێکە مۆرچی ئەو کەلتورانە بە مۆرچی کوردی ببینێ ئەگەر بێت و کورد نەگاتە خۆی من پێم وایە لە خۆناغی ئێستاداش کەلتوری کوردی ڕاستە هەماهەنگی هەیە ئاوێتەبوون هەیە دیالۆگ هەیە لە نێوان کەلتورەکان بەڵام دیالۆگ و هەماهەنگی بوون زۆر جیاوازە لە سەردەستەبوون و هەوڵدان بۆ تواندنەوە بۆیە دابەشبوونی نوێی کوردستان بە تەنها مانەوەی کوردی نەخستە مەترسیەوە بە تەنها کوردستانی وەکو جوگرافیا نەخستە مەترسیەوە بەڵکو کەلتوری کوردی ڕۆشنبیری کوردی خستە مەترسیەوە کە ئێستا ئێمە لەو قۆناغە دەژین من پێم وایە دەرئەنجامەکانی لە وا بە ئاشکرا بە دیار کەوتوونە هیوادارم کورد بتوانێت لەو گۆڕانکاریانە نوێیە کە ئێستا لە دوای نوهاتوویەکەوە هاتە گۆڕی و سیاسەتی دنیا و داڕشتنەوەی نەخشەی سیاسی جیهان بە ئاراستەیەشتر دەڕوە بتوانێت لە ناوچەکان قەوارەیەش کرد دامەزرێنەوە ئەو وەکو پەرچەکردارێک بەرامبەر ئەو هەموو ساڵە سڕینەوەیە کار لەسەر بنیاتدانەوەی خۆی بکات.
سەبارەت بە ناردنی و هاوردەیی کوردستان لەگەڵ ناوچەکانی دەوروبەری لەو سەردەمەدا لە دوو بواردا خۆی دەبینێت. ئەلف ناردنی کوردستان بۆ ناوچەکانی دەوروبەری ڕەشەوڵاغ و ئاژەڵی ماڵی و لۆکە و تووتن و دار و تەختە و هەنگوین و گوێز و میوە و دانەوێڵە بوو. ب هاوردەی کوردستان لە ناوچەکانی دەوروبەر بریتی بوون لە شەکر و قماشی حەریری و پیشەسازی ئوروپی و تەقەمەنی. ئەمە و لەگەڵ تێپەڕبوونی سەردەمیش فەرەنسا و ئاڵمان هەوڵی ئەوەی هەندا وەک بریتانیا و رووسیای قەیسەری لەم ناوچەیە بەشیان هەبێت. سەرەتا فەرەنسیەکان ڕۆڵی خۆیان بینی و بەوەی توانیان لە دەوڵەتی عوسمانی چوار پاداش وەربگرن. یەک ئازادکردنی بازاڕەکانی کوردستان و ناوچەکانی ژێردەسەڵاتی عوسمانی لە ڕووی شمەکی و پیشەسازی فەرەنسەییدا. دوو ڕێگەدان بەکردنەوەی کونسولگەری لە چەند شارێکی کوردنشین لەلایەک و گەڕانی باڵیۆز و سیاسیە فەرەنسیەکان بە ناوچەکانی دەوڵەتی عوسمانی لەلایەکی ترەوە. سێ دەوڵەتی عوسمانی قەرزی لە فەرەنسا قبول کرد، بەمەش دەوڵەت کەوتە ژێرباری قەرز و داواکاری حکوومەتی فەرەنسەوە. چوار دامەزراندنی چەندین کۆمپانیای فەرەنسایی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی دەوڵەتی عوسمانی. ئەم دەستکەوتانەی فەرەنسەییەکان لە کوردستان ئەو بوارەیان بە زانای فەرەنسی مۆرگاندا کە لە ناوچەکانی کەرکووک و خانەقین نەوت بدۆزێتەوە. لە بەرامبەر دەوڵەتی عوسمانی بە دەرهێنانی پەیمانی بەشێکی نەوتە دەرهێنراوەکەی پێدا. هەرچی ئاڵمانیەکانن توانیان لە دەوڵەتی عوسمانی خودی سوڵتان نزیک ببنەوە و بە چەند دەستکەوتێک بگەن لەوانە. یەک ئازادکردنی بازاڕەکانی دەوڵەتی عوسمانی لە ڕووی کاڵای پیشەسازیەکانی ئاڵمانیدا. دوو ڕێگەدان بە سیاسی و پیاوانی ئاڵمانیا بۆ گەڕان بە ناوچەکانی دەوڵەتی عوسمانی لەوانەش کوردستان. سێ قبولکردنی دەوڵەتی عوسمانی بۆ پرۆژەی هێڵی ئاسنی بێرلین بەغداد لە قۆناغی دواتردا. بەم شێوازە سەرەڕای دەوڵەتە داگیرکەرەکانی وەکو ئێرانی قاجاری، عوسمانی و رووسی لە کوردستاندا هێزەکانی بریتانیا و ئاڵمانیا و فەرەنسا وەک داگیرکاری ناڕاستەوخۆ لە سەرەتا و ڕاستەوخۆ لە دواییدا دەرکەوتن. بەمەش کوردستان بۆ مەیدانی ململانی ئەم هێزانە. دیارە لەم بوارەشدا مژدەدەرە مەسیحیەکان کارەکانیان ئاسانتر کرد تا لە بەرگی مەسیحیەتدا ئاسانتر و باشتر بتوانن بگەنە کوردستان و بازاڕەکانی کوردستان. لەو قۆناغەشدا دیسان بەهۆی باڵادەستی ڕژیمی هۆزایەتی زیاتر کاری مژدەدەرە مەسیحیەکانیان ئاسانتر کرد. دیسان سڵاو بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەکەی ئەم شەویشمان، هەروەها کۆتایی مێژووی نوێ لەگەڵ مامۆستا کامران منتەک لەگەڵ ڕێزمدا بۆ هەموو ئێوەی بەڕێز و بینەر و بیسەری ڕۆژەڵات تیڤ تا پێگەشتنەوەیەکی دیکە و شەوێکی دیکە بمێنن بە خۆشی و شادی ماڵاوە.